لە دوای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی چین و دواتر بڵاوبوونەوەی بە جیهاندا لە کیشوەری ئەوروپا زیاتر لە 5 ملیۆن حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار کراوە و هەندێک وڵات زیانێکی بەرچاویان پێگەیشتووە بەهۆی ئەو ڤایرۆسەوە. ئێستا بەرزبوونەوە لە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەندێک وڵاتی ئەوروپادا تۆمار دەکرێت. هەر بۆیە هەندێک وڵاتی ئەوروپی دەستیان کردووە بە سەپاندنی ڕەوشێن بۆ وەستاندنی دووبارە لە کۆنتڕۆڵ دەرچوونی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. هەرچەندە ڕێژەی گیان لەدەستدان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئەوروپا هاوشێوەی سەرەتای ئەم ساڵ نییە، بەڵام ڕێژەی توشبوونی نوێ لە هەندێک ناوچەدا بەرز دەبێتەوە. یەکێتی ئەوروپا داوای لە وڵاتانی ئەندامی یەکێتیەکە کرد دەست بە جێڕێکار و ڕێوشوێنەکان توند بکەنەوە لە پێناو بەرەنگاربوونەوەی مەترسی شەپۆلی دووەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئاماژەی بەوە کرد دۆخی کۆڕۆنا بۆ تاجەی نیگەرانی لە 7 وڵاتی کیشوەری ئەوروپا لە نێویاندا ئیسپانیا. لەو بارەوە ستیلا کیریاکیتس کۆمیسیاری یەکێتی ئەوروپا بۆ کاروباری تەندروستی ڕایگەیاند پێویستە لەسەر سەرجەم ئەندامانی یەکێتی ئەوروپا ڕێوشێنی دەستبەجێ لە کاتی گونجاودا بگرنە بەر لەگەڵ دەرکەوتنی یەکەم نیشانەی مۆڵگەی نوێی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. وتیشی پێدەچێت ئەمە دوایین هەلیان بێت بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی ئەو دۆخەی لە وەرزی بەهاری ڕابردوو تێکەوتن. ئەو لە پرسراوەی یەکێتی ئەوروپا ئاماژەی بەوە کرد پێویستە وریا بن بەهۆی ئەوەی قەیرانەکە کۆتایی نەهاتوو و هۆشداریدا لەوەی هەندێک ناوچە پێشوەخت کۆت و بەندەکان هەڵدەگرێن. کۆمیسیاری یەکێتی ئەوروپا بۆ کاروباری تەندروستی ئەوەی خستەڕوو پێویستە وریا بن بەهۆی ئەوەی لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا ژمارەیەک نەخۆشی دیکە بڵاو دەبێتەوە کە پەیوەندی بە کۆئەندامی هەناسەدانەوە هەیە، لەوانە ئەنفلۆنزای وەرزی. ڕوونی کردەوە پێویستە وڵاتانی ئەوروپا بە خێرایی جوڵە بکەن بۆ ڕێگرتن لە داخستنی گشتی نوێ بەهۆی ئەوەی ئەوە زیان بە ئابووری و پەروەردە و تەندروستی دەرونی هاوڵاتیان دەگەیەنێت.